درباره وی مجارد گوتوبیجه که دگل برس محمد صابر شروع و کار سربازی لاستودیو کن برس محمد بیانی باش. بیانی باش. بخیر بی. خوش بی. هشتا داعش مترسیه. ببوچونی من مترسیه. بلام مترسیه کی زور نه. لبروی هشتا وکبیر و فکر ما و داعش و هندیه گروپیان و مفارزیان تا ئێستا چالاکە لەو ناوچانەی کە پێ دەڵێن ناوچە ناکۆکیەکان کە فەراغێکی ئەمنی هەیە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیدا تا ئێستا چارەسەریان نەدۆزراوەتەوە بۆ ئەوی بتوانن کۆنتترۆڵی ئەو ناوچانە بکەن جا لەبەرەوە ئەو ناوچانە بووەتە هێلانەی نەک داعش هێلانەی ئەوانەی کە بەدەرن لە قانون ئەوانەی کە بە تایبەتی هەوڵەدەن ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستانی شتێک بدەن هەر لەو ناوچانەوە ئەبینین چەندین جار هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و بە تایبەتی فڕۆکەخانە و پێگەکانی کەی لە هەرێمی کوردستانە. سوودەکانی حکوومەتی عێراقی چین لەوەی کە ئەم بۆشایانە پڕ ناکاتەوە؟ سوودەکانی حکوومەتی عێراقی لەوەدایە تا ئێستا ئەتوانم بڵێم حکوومەتێکی مەرکەزی بەهێز نییە لە عێراقدا و ساحب بڕیار بێ جا لەبەرەوە بڕیارەکان زیاتر لە حکوومەتی سێبەرەوەیە ئەو حکوومەتە سێبەرەیش بەرژەوەندی ئەوەیە دائیمەن عێراق و هەرێمی کوردستان لە ئاژاوە و لە تەنگە شەدا بێ جا لەبەرەوە ناویە ئەو شوێنانە پڕ بکرێتەوە نایتەوێ هێزێکی هاوبەش هەبێ هێزێکی نیشتیمانی کە لە نێوان هەرێمی کوردستان و نێوان محەممەد ینی ئەم بوشانە ئەگەر پڕ نەکرێتەوە هەماهنگگیەکی باشی نێوان هەرێم و بەغدا نەبێتن لەسەر بابەتی نەهێلان و ڕوبەڕووبوونەوەی تیر و بە تایبەت داعش کە هێزی هاوپەیمانان لێرن بە خۆ دەزانی زۆرجار لە لێدوانەکانیان باسرەوە دەکەن کە ئێمە لێرەین بۆ ئەوەی ڕۆبڕۆی چەکدارانی داعش ببینەوە هێشتا مەترسیە ئەگەر ئەو هەماهنگگیە دروست نەکرێت پێت وایە لە سبێ ڕۆژە جارێکی تر ینی پێشببینی ئەوە دەکەن کە داعش سەر هەڵبداتەوە؟ وەڵی من بە تەوقعی من ئەگەر بێت و چارەسەر نەکرێ ئەم وەزعە بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئیستاکێ جموجولی داعشی تیا ئەبینین و هەندێک جاریش ئەبینین چەندین عملیاتی عسکەری دەکەن وەکو بینیمان دوێنێ چەندین خەڵکی سڤیل بریندار و شەهید بوون لە نەتیجەی ئەو وەزعی کە لەو ناوچە بۆشانەیە هەیە کە نە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ خاوەنی و نە حکوومەتی ئیتیحادیش جا لەبەرەوە ئەو ناوچانە بە فراغی بە بۆشی ماوەتەوە و ئەو هێزە ینەی داعش و چەکدارانی کەی کە بەدەرن لە قانون بە ئارزوی خۆیان تەراتێنی تیا دەکەن جا لەبەرەوە ئەگەر ئەمانە بە حەقەتی عێراق وەکو ئەبینن وەزعی سیاسی وەزی ئەمنی وەزی عسکەری زۆر سقامگیر نییە ئەگەر خوانەکەرانی کێشەیەک دروست بێ لە ناوەوەی عێراق یاکو تەنگاشەیەک یا گرفتێ دروست بێ لە ناو عێراقدا ئەمانە هەل دەقۆزنەوە بۆ ئەوەی جارێکی کە کۆنتترۆڵی هەندێ جێگای استراتیژی بکەن بە تایبەتی کەرکووک و مووسڵ و هەروەها ئەتوانم بڵێم کەواتە ڕۆژ بە ڕۆژ لە بەهێزبووندایە من دەڵێم بەهێزتریش دەبێ چونکە بە حقات نەبوونی هەماهەنگگیەکە لە نێوان هەولێر و بەغدا لەسەر وەزی عێراق لە سەقامگیر نییە و هیچ هەمانگەیەکیش نییە لە نێوان هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم حکوومەتی ئیتیحادی جا لەبەرەوە تا ئەو هەماهەنگگیە دروست نەبێ و هێزێکی هاوبەشی بەهێز کۆنتترۆل نەکرێ و لەلایەن هەوپەیمانانەوە متابعە و مراقبە نەکرێن و ئەتوانم بڵێم چۆنەڵی هەواڵگیریەکی بەهێز بەتوانە بە هەموو سنوفەکانیەوە ئەبێ مراقبێ ئەو ناوچانە بکە هەم لە ئاسمان هەم لە کاک محەممەد ئێستا هاوپەیمانان زۆرجە دەڵێن ئێمە لێرەین لە عێراق و سووریان لەبەر ئەوەی کە هێشتا داعش مەترسیە ڕوبەڕۆی تیرۆر دەبێنەوە
لە سووریا و لە عێراق داعش لە چه ئاستێکی سەربازیدایە؟ وڵای بن بە بۆچوونی من سەربازیەکان لە نتاقی ئەوەن مەفارزن بەس چۆنەڵێ ئەو سەر بە گروپاتی گەورەترن و لەلایەن کۆمەڵێ خەڵکی ئەتوانن بڵێن بەهێز و هەندێک دەوڵەتیش هاوکاریان دەکا جا لەبەرەوە پێویستە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان وریابن واروەها ئەمریکاش کە ئیستا لە ناوچەکەتە و دەڵێ من داعش بۆ مانەوەم بۆ نەمانی داعشە لەبەر ئەویش وەکو ئەبینم سستە لە لێدانی داعش و لە نەمانی داعش لە ناوچەکەدا چونکە ڕێگری هەیە لێ لەلایەن ئەتوانم بڵێم حکوومەتی مرکزیەوە کە دەڵێ ئێمە خۆمان کۆنتترۆلی داعشمان کرۆ داعش نەماوە و ئێمە معالەجەی دەکەن دەستی هەوپەیمانانیشان بەستووە بۆ ئەوەی بتوانێت بۆ لێدانی داعش و نەمانی داعش لەو ناوچانەدا و هەروەها بە هەرێمی کوردستانیشەوە مەجال نادەن بە پێشمەرگەیش کە ئەو جموجولە بکە بۆ نەمانی داعش و باش و هێرشکردنە سەریان و دەرکردیان لە ناوچانە. باشە کاک محەممەد بەجددی قورسە یعنی پڕکردنەوەی ئەو فەراغە ئەمنیانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە لە ناوحکومەتی عێراقەوە شتێکی قورسە بودجەیەکی زۆری دەوێتن هێزێکی زۆری دەوێتن؟ وەڵای بە بۆچوونی من هێزی دەوێت ئەگەر بەس هەماهەنگی هەبێ هاوکاری هەبێ نیەتێکی پاک هەبێ ئەم دوو هێزانە هێزی پێشمەرگە و هێزی حکوومەتی ئیتیحادی ئەگەر تێکەڵ بکێ و لە یەکتر دڵنیابن بڕیاری دوو لیواکەش ئەوە چارەسەر نییە. ئەتوانم بڵێم ئەو ناوچانە ئەوەندە زۆرە ئەوەندە ناوچەکان یعنی چۆنەڵێ لە هەندێک شوێن زۆر فراوانە لە هەندێشان کەمترە و مەساحەیەکی زۆریشە بە دوو لیوا و سێ لیوا و چوار لیوا و پێنج لیوایش پڕ ناکرێتەوە. پێویستە هەماهەنگیەکی زۆر جددی هەبێ لە نێوان هەموو پێشمەرگەی هەرێمی کوردستان لەوان هەموو هێزەکانی فەرماندەی هێزەکانی عێراقیدا. جا لەبەرەوە ئەتوانم وەکو دەڵێن دوو لیوا ئەوە شتێکی خجوولیە شەرمنۆکانەیە دوو لیوا دروست دەکەن بە دوو لیوا سێ لیوا چوار لیوا ناکرێتەوە حل نابێت ئللا حلێکی جەزری لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی ئیتیحادی بە شێوەیەکی گشتی هەردوو لە پێکەوە هێزەکانیان تێکەڵ بکەن و هەر بین فترەیەک و فترەیەک عملیاتێکی عسکەری هاو بەش بکەن بە هەموو سنفەکانی عسکەریەوە بۆ ئەوەی نەیە لەنجارێکی کەچۆنەڵێ تەطهیر و پاکردنەوەی ئەو ناوچانە بە چەند زاربەیەک ئەوانیش نامێنن. بەڕێز محەممەد سابر شرۆڤەکارێ سەرباسی لە ستودیۆت گەلمەوەی گەلێکی سوپاسی نەرابن. مەمنونم زۆر سپاس.